معاناتی ئێمە ئەگەر لێشی بینەوە کەس نییە بۆمان حەلکە. یعنی ئێمە بەبێ دایک و باوک ماوینێتەوە، یعنی حکومەت نییە لە کوردستانە. مەجموعەیەک مافیا دروست بوون، حەقی قوتی من و تۆ ئەخۆن مامەجان. فەرموو ئەوە بەنزین سەراگری 5 کۆبوونەوەیان کرد بۆ سەرۆکایەتیرم، با کۆبوونەوەیشکەم بۆ کۆبوونەکەی ئێمە بۆ بەنزینەکە قوڕمان بۆ گیراوەتەوە. ئێمە سایق شۆفێرین، شۆفێری تەکسی بڕوان پێ بکە پارەی بەنزینەکەمان دەرناچێ. خوا ئاشتی هەورامی بگرێ وەکو وای لێکردین. خوا ئەوانە بگرێ کە زدی میلەتی کوردە جوڵێنەوە. ئەوانە هەمیشە مستەعمەرن، هەمیشە خۆفرۆشن. یعنی لەوەتی بەڕێز مامجەلال نەخۆش کەوتووە، هەموو عێراق کەوتووەتە مەحنەیەکی خراپەوە. ئەو پیاوە عەزیمە عەزەمەت بەس بۆ خوایە، بەڵام دوایە و کوردستان هەمووی فرۆشرا بە تورکیا و بە ئێران و نازانم بە چێ کڕی و یعنی وەرە 5-3 مانگە کۆبوونەوە و دوای کۆبوونەوە نەگەشتونە مەرحەلەیە لەبەرەوە جیرفانەکانیان پڕ نەبۆ جارێ. بنی جیرفانەکانیان لە سویسرایە، لە ئەڵمانیایە، لە دووبەیە. میلەتیش ماسیە خوا، ئەی ماسی گرچیە خوا، ئەبێ زاری مار خوا ئێمەین، ئێمە زاری مارەکە بۆ ئێمە ژیراوەتەوە کاکە. یعنی ئەم گەنجەکە کۆجەکە، ئەم پیرەکە گۆجەکە بۆ کۆجەکە بۆ دەرەوەی وڵات لێی بپرسە یا حکومەت، لێی بپرسە بزانە بۆ کۆچەکە، لە نەبوونیا کۆچەکە، لە داماویە کۆچەکە، لە برسێتی کۆچەکە. و ژیانەکەمان ناسەقام گیرە بیرەکەیتەوە. یعنی حکومەت دەڵێ هیچ ناکە بۆ خەڵک. چۆن ئەوەی نێمەشغوڵی کردوون، کەی کارەبایەتەوە، کەی سەرێ ئاومانیەت، کەی بەنزینەکە وەرگرین، ئەمە کەی حاڵە. واللهی تەمەنم 60 و قسوور ساڵە دوعاکەم خوایە ئەم حکومەتە دروست نەبوویایە، لەنە حکومەتێکی هیچ و پوچە، هیچ و پوچ. یعنی وەکو گوێزی هەورامان وایە، ئاوای لێکەی ناویتیان نییە. حکومەتێکی بەبێ ئینتاج. ئێمە چی بڵێن؟ بڵێ حکومەتمانەیە. تەمەنی من سایق تەکسی بم، تەمەنم 60 و قسوور ساڵە، ئەبوویایە وەکو پاشا بژیم، ئەبوو مەعاشمە بوویایە. بەخوای گەورە بستێ عەرزەم لێ لە هەموو کوردستان خەڵکی شاری سلێمانیشم. کەس ئاگای تێر ئاگای لە برسی نییە. ئەندام پەرلەمانیە یەک گوندێ پارە وەرەگرێ، ئاگای لە میلەت نییە. میلەت چاوی دەرهاو، هەی بێ نەیبێ بۆ خۆیەشی. قەیران دوای قەیران بۆمان دروستەکەن. عیب بە عیب شەرم بکەن. واللهی ئەوەنە قسەی بە حکومەت دەڵێن. بە منیان بووتایە لە ماڵەوە دانیشتم بەخوای گەورە ڕووم ناهەو بێمە سەرجادە، بەڵام یاخوا عەمریان نەمێنێ. هیچ و پوچن، شەرم ناکەن، ئەم هەموو بارانە تەڕ نابن. خوا تەڕیان کە، خوا لە ناویان بەرێ بۆ قاتی مەولوی پێغەمبەر. یعنی من تەمەنم 60 و قسوور ساڵە بیرەکەمەوە کۆچ بکەم بڕۆم ژیان نەماوە، ژیان نەماوە. ئەوە کەی ژیانە ئێمەیتیان؟ حیوانیش ئەخواوە خەوێ، خۆیمە حیوان نین. سپاسی کەناڵەکەتان دەکەم، بەڕاستی کەناڵەکەتان کەناڵێکی ڕازگۆییە بێلایەنە. من سپاستان دەکەم لە هەموو کادرەکانتان. ئاوا تەمەناکەم هەموو کەناڵەکان ئاوا وەگەنارتی بهاتنا پێشەوە، بەڵام بەداخەوە 27 کۆبوونەوەیان کرد، کۆبوونەکەی بەنزینی ئێمەیان نەکرد. خوای سایق تەکسی حکومەت لە ناوەبا ئینشەڵڵا. شو ئەوەنە بەدڵین، ئەوەنە داغ لە دڵین. یعنی حکومەتەکە شەرم نەکا، شەرمی بکردایە تەکسیمان پێ بڕشێ بە 2 دەفتەر، بەنزینەکە بە 500 دینار بۆ من لە هەموو دنیا بەرمیلی نەوت بە 33 دۆلارە، لای ئێمە بە 200 دۆلارە. بۆ ئێمە بۆ هاوڵاتی، بەڵام لە دەرەوەی فرۆشتن بە کەیفی خۆیان. ئینشەڵڵا خوا حکومەت ناهێڵێ. ئەم حکومەتە ئەبێ وەک ئینتیفازەیەکیان لێ بکەین لە کوردستان دەریاکەین. نامانەون تەواو. من سپاستان دەکەم.